دەچینە لای میوانەکانمان سەرەتا گفتوگۆ دەکەم لەگەڵ زۆر بەڕێز کاک مەیسەم مرادی توێژەری سیاسی ڕاستەوخۆ لە هەولێرە و لەگەڵمانە. کاک مەیسەم سڵاو لێبێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. ئەوەی لە ئەرزی واقعدا دەیبینین لە ڕۆژانی جەنگەکەدا ئایا بەپێی پێشبینیەکان بوو؟ ئایا ئێران لە چوارچێوەی ئەو پێشبینیانەدا بوو کە بۆی کرابوو هەموو هێز و زەختەی کە ئێستا پیشانی دەدا و هەم ئەوەشی کە دەبینین ئەمریکا فڕۆکەکانی بەسەر ئاسمانی ئێراندا بە ئیسراحەتی خۆیان دێن و دەچن؟ سڵاو ڕێز کاک ڕانکۆ، ئەم کاتە و هەموو کاتێکت باش. شەڕەکە سەرەتا ئەوە بڵێم کە لە قۆناغێک هاوەستاوە، قۆناغێکی چەقبەستووی پێوە دیارە. ئۆپەراسیۆنە ئاسمانیەکان دوێنێ چەند راپۆرتێک بڵاو کراوەتەوە لەسەر ئەوەی کە IDF یان هێزی سوپای ئیسرائیل بڵاوی کردوێتەوە کە بەشێکی زۆری ئامانجەکانیان پێکاوە خۆیان ئامادە دەکەن بۆ قۆناغی نوێ. کەواتە ئەتوانم بڵێم کە ئێستا ئەم شەڕە لەو قۆناغی کە ئێستا تێیدایە دەبێت گۆڕانێکی گەورەی بەسەردا بێت. ئەم گۆڕانکاریە دەتوانێت چەند ڕەهەندی هەبێت. یەکێکیان ئەوەیە کە ئەمریکا باسی کردووە لە ئۆپەراسیۆنی زەمینی، واتە دابەزاندنی هێز لە باشووری ئێران یان هەر بەشێکی دیکەی ئێران، یان ئەوەی کە گۆڕینی ئامانجەکان و گۆڕینی جوگرافیای هێرشەکان. لە سەرەتای ئەم شەڕەوە جوگرافیای سەرەکی ئەم شەڕە ڕۆژهەڵاتی کوردستان بوو، دواتر ڕۆشتە تاران، دواتر ناوەندی ئێرانی گرتەوە، ئێستا باشووری ئێرانی گرتووەتەوە. پێدەچێت لە داهاتوودا ئەگەر بیانەوێت کە قۆناغەکە گۆڕانی بەسەردا بێرن، ئەبێ جوگرافیاکەش و ئامانجەکانیش گۆڕانی بەسەردا بێرن. ئەمە یەکێک لەم بابەتانە. بابەتی دیکە ئەوەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد، ئایا ئێران لەم ئاستەدا بوو؟ ئێران توانایی هێرشبەری هەبوو، هەڵسەنگاندنەکانیش هەروە هەروە بوو کە ئێران دەتوانێت هێرش بکات و بە هەمان شێوەش بوو. یەکێک لە راپۆرتەکان لە سەرەتاوە باسی لەوە کرد ئەگەر سەرکردایەتی ئێران بکرێتە ئامانج بە تایبەت ڕێبەری ئێران، ئەگەری هەیە کە سوپای پاسداران دەسەڵات بەدەستەوە بگرێت و کەسانی تونندڕەوتر بێنە سەر دەسەڵات. ئەمە راپۆرتێک بوو کە CIA خستبوویە بەردەستی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ کە دروستیش دەرچوو بە هەمان شێوە بوو. بابەتی دیکە ئەوەیە کە لەم قۆناغەدا ئێران ئاسمانی خۆی واتە سەروەری ئاسمانی خۆی لەدەستداوە و ئەمریکاییەکان ئیسرائیلەکان بە ئاسانی هاتوچۆ دەکەن. یەکێک لە ئۆپەراسیۆنەکان کە دوێنێشەوە ئەنجامدراوە یانم بەرەبەیانیە ئەنجامدراوە بۆ ڕزگارکردنی دووم فڕۆکەوانەکە، ئەوەمان پێ دەڵێت کە دابەزاندنی هێز ڕوویداوە بۆ سەر خاکی ئێران، واتە ئەوەی کە وەکو تابۆیەک باسی لێکراوە چەند ساڵە 47 ساڵە وەکو تابۆیەک باسی لێکراوە کە ئەمریکا هێزدا نابەزێنێتە ناو ئێرانیان ئەوەی کە کێشە گرفتی هەیە، دوێنێشەوە ئەم تابۆیە شکاوە. خودی شکاندنی تابۆکە ئەمە بابەتێکە و بابەتی دیکە ڕزگارکردنی ئەو فڕۆکەوانەیە. زیاتر لە 48 کاتژمێر ئەو فڕۆکەوانە لە خاکی ئێراندا بووە، خۆی حەشارداوە، خۆی شاردوتەوە و ئەمریکا هێزی تایبەتی هاتووە ڕزگاری کردووە. ئەمە پێمان دەڵێت کە ئێران ئەو راپۆرتانەی کە باز لەوە دەکەن کە ئێران سەروەری ئاسمانی نەماوە ڕاستە. دوو، ئێران توانایی تەنانەت سەروەری ناوخۆی خاکەکەشی نەبووە بە تاو ئاستەی کە بتوانێت ئەو فڕۆکەوانە ببینێتەوە. ئەمریکایەکان بینیویانێتەوە، ئەمریکایەکان هاتوون ڕزگاریان کردو. ئەمە بۆ خۆی نیشاندەری قەیرانی زۆری سەربازیە لەو ڕەهەندیشەوە ئەگەر باسی لێ بکەین. زۆر باشە کاک مەیسەم، ینی پرسیارێکی قورسە وەڵامدانەوەی ینی کاتی دەبێ ئەوەی کە بڵین جەنگەکە بەکوێ دەگات؟ دەزانی کاگڕانکەوتم ئەم شەڕە کە ئێستا لە ئێستادا چەقبەستووی پێوە دیارە، هەوڵێکی زۆر هەیە بۆ ئەوەی کە ئاگربەستێکی کاتیش بێت ڕابگەیەندرێت و ئەم شەڕە نەڕواتە قۆناغی داهاتووە. بەڵام یەکشت هەیە، من پێم وایە کە ئەم شەڕە بڕیاری لەسەر دراوە، بڕیاری کۆتایی لەسەر دراوە و ڕێگەی گەڕانەوەی نییە. ڕەنگە تا ئاستێک ئاستی گرژیەکان ئەگەری هەیە کە کەم بێتەوە، بەڵام بەو واتایە نییە کە شەڕ کۆتایی پێدێت. ئەمە بە واتای ئەوەیە کە ئەم شەڕە درێژەی دەبێت لەبەر ئەوەی کە لە ناوەندی بڕیاری جیهانیەوە بڕیاری لەسەر دراوە بەڕاستی. ینی دەیانەوێت کە ئەو هەموو تێچووە کە داویانە قبوڵیان کردووە، تێچووی زیاتریش قبول دەکەن، تەنانەت بگرە بردنەسەرەوەی نرخی نەوتیش قبول دەکەن تا ئاستێکی زۆر بۆ ئەوەی کە ئەم شەڕە درێژەی هەبێ. مادامێکە لە ناوەندی بڕیاری جیهانیەوە ئەمریکا، ئیسرائیل زۆر وڵاتی دیکە لە ناوچەکەش بڕیاریان لەسەرداوە، ئەم شەڕە درێژەی دەبێت و دەتوانێت زۆر وێرانکەرتر بێت. جا بۆیە ئێرانیەکان لە ئێستادا لە دوو بابەت زۆر دەترسن، هەوڵەکانیان چڕ کردوێتەوە کە دوو بابەت ڕوو نەدات. یەکێک لەوانە ئەوەیە کە
ئۆپەراسیۆنی زمینی ڕوونەدات واتە هێزی ئەمریکا بە فەرمی باس لەوە نەکات کە ئۆپەراسیۆنی زمینیان دەست پێ کردووە بۆ ناوخاکی ئێرانیان دوورگەکانی ئێران لەبەرەوەی خۆت دەزانی ئەگەر ئۆپەراسیۆنی زمینی لەم چەشنە ڕووبدات گۆڕانکاریەکی گەورە لە ئاستی ناوچەکەدا ڕوودەدات دەکرێت کە ئەم شەڕە زۆر بڵاوتر بێتەوە و زۆر دەوڵەتی دیکە دەستی تێبڕوە ئەمە بابەتی دیکە ئەوەیە کە ئێرانیەکان دەیانەوێت پێش بە هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ژێرخانی وزە و سوتەمەنی و ئاو و کارەبا و پیشەسازی ئێران بگرن هەر لەم ئاراستەیەدا باڵی سیاسی ئێران بە تایبەت کەسانێک وەکو جەوادی زەریف و ڕۆحانی پێشنیارگەلێکیان باس لێ کردووە کە بیانەوێت موحێک بۆ ئەمریکا دروست بکەن بۆ نمونە باسییان لەوە کردووە کە کۆمپانیا ئەمریکیەکان بێن لە ئێران ئەو بەرهێنان بکەن و ئەو بابەتانە ئەمە لە هاوشانە لەگەڵ ئەوەدا کە مەترسیەکان کە باسم دەکرد بەڵام ئیسرائیلیەکانیش ئامادەگی خۆیانیان دەربڕیەوە بۆ هێرشێکی زۆر وێران باش کاک مەیسەم باسی وتارەکەی زەریفت کرد جواد زەریفت کرد لە نێوخۆی ئێراندا باڵەتونڕەوەکە زۆر بە توندی وەڵامیاندایەوە دەڵێن زەریف چکارەیە بڕیار بدا قسە بکات ینی ئەم وەڵامە توندە لە چیوە سەرچاوی گرتووە؟ دەزانی کاک ڕانکۆ ئەو راپۆرتەی CIA کە باسی لەوە کردبوو ئەگەر سەرکردایەتی ئێران بکوژرێت وە باڵی توندڕەوتر و سوپای پاسداران دەسەڵات بەدەستەوە ئەگرێت ئەمە دەرەنجامی ئەوەیە لە ئێستەدا شتێک بە ناوی دەوڵەت و دەوڵەتێکی دامەزراوە کە پێشووتر لە ئێرانە هەبووە پێش 28/2/2026 بوونی نییە ئێستا سوپای پاسداران هەموو دەسەڵاتی ئێرانی بەدەستەوەیە و سەرپەرشتیاری ئەم شەڕە دەکات و هەموو جمگەکانی دەسەڵاتی بەدەستەوە تەنانەت باز لەوە دەکرێت کە کێشەوگرفتێکی زۆریان هەیە لەگەڵ باڵی سیاسی ئێرانیشدا ئەو راپۆرتەی کە هاتووەتە دەرەوە لە جەوادی زەریف یان ئەو وتارەی کە بڵاوی کردوێتەوە بە مەبەستی ئەوەیە کە ڕێگری بکات لە هێرشی زەمینی و هێرشی وێرانکەر بۆ سەر ژێرخانی بۆ نمونە وێستگەکانی کارەبای ئێران یان ئاو یان سوتەمەنی ئێران ئەمە لەو ئاراستەدایە بەڵام مادامێکە سوپای پاسداران پێی وایە کە 38 ڕۆژە خەریکە بەرگەری دەکات خەریکە نەیهێشوە دەوڵەتەکە بکەوێت و تێچووشی دروست کردووە بۆ ئەمریکا ئەمە گومانیتیانە فڕۆکەی ئەمریکی لە ناوچووە ئەسەربازی ئەمریکی کوژراوە وڵاتانی عەرەبی ناوچەکە کراونەتە ئامانج ئەو هێشتا گەروی هورموز بەدەستیانەوە ماوە یۆرانیۆمە پیتێنراوەکە هێشتا بەدەستیانەوەیە سوپای پاسداران هەڵسەنگاندنی ئەوەیە کە دەتوانێت بەم جۆرە بەردەوامی بدا بە شەڕەکە تاکو ئەوەی کە بڕوات واژۆی ڕێکەوتنێک بکات کە ڕێکەوتنەکە ئەمریکا خاڵەکانی دیاری کردووە کە ئەتوانێت وەکو تەسلیم بوون بۆ ئێران بێتە ئەژمارکردن بۆیە ئەم بابەتەی کە زەریف باسی لێ کردووە ڕۆحانی باسییان لێ کردووە بۆ بەشێک لە دەسەڵاتدارانی سەربازی ئێران سەرکردایەتی سەربازی ئێران جێگەی قبولکردن نییە هەر لەم ئاراستەدایە کە سوپای پاسداران زۆر بەتوندی لە بەرابەریا وەستاوەتەوە دەڵێن کە ئێمە دەتوانین درێژە بەم شەڕە بدەین کاک مەیسەم ینی مەسەلەن خوێندنەوەی تۆ چییە؟ ئایا وتارەکەی زەریف واقعی ترین ڕوانین نییە؟ من پێم وایە کە ئێرانیەکان ئەگەر بیانەوێت کە پێش بە هێرشی ئەمریکا بگرن پێش بە وێرانکردنی ژێرخانی وزە و سوتەمەنی ئێران بگرن دەبێت باجێک بدەن بە ئەمریکا بە ئاسانی ئەو ئۆپەراسیۆنانەی دوا ناخات ئیسرائیل دوای ناخات بێگومان ئەوان چاو لێوکە کاک ڕانگۆ ئەمڕۆ توانیوێتی دووەم فڕۆکەوانەکە ڕزگار بکە چاو لە ئەدەبیاتی دۆناڵد ترامپ کە چۆن ئەو نووسینەی بڵاو کردووەتەوە هەستێکی گەورەی بۆ سوپای ئەمریکا باز لێ دەکات بە جۆرێک ئەیەوێت کە حەماسێکی گەورە گرتوویەتی کە ئەمە وتم ئەو تابۆیە شکێنراوە کە ئەمریکا هێز بێنێتە ناو ئێران و هێزی هێناوە بەبێ ئەوەی کە تێچووی سەربازی بۆی هەبێت گەڕاوەتەوە فڕۆکە و هەلیکۆپتەرکە لە ناوچووە ئەمە شتێکی ئاساییە خۆشیان لە نایان بردو بەڵام سەرباز نەکوژراوە سەرباز بەدیل نەگیراوە ئەمە ئەتوانێت ترامپ هان بدات بۆ ئەوەی کە ئۆپەراسیۆنی زەمینی ئەنجام بدات ئەمە بابەتێکە بەڵام ئایا ئێرانیەکان ڕازی دەبن بەو مەرجانەی کە دۆناڵد ترامپ باسی لێ کردووە وتم ئەم مەرجانە مەرجی تەسلیم بوونە مەرجێکە کە کاک ڕانکۆ ساڵی 2001 هەمان مەرج خرایە بەردەستی قەزافی پێی وتراکە بۆ نمونە موشەکە بالستیکەکانت دەبێت کەمتر لە 300 کیلومتر بێ هەمان شتیان بە ئێران وتووە نابێ پیتاندنی یۆرانیۆم هەبێ هەمان شتیان بە ئێران وتووە وتیان بە قەزافی نابێ یارمەتی هیچ گروپێکی دەرەوەی خۆت بدەیت هەمان شتیان بە ئێران وتووە ئەمانە ئەم مەرجانە کۆپی هەمان مەرجی قەزافیە کە ئێستا خراوەتە بەردەستی ئێران لەم ئاراستەیەدا ئێرانیەکانیش فشاریان زۆر لەسرە بۆ نمونە وڵاتانی ناوچەکە زۆر دەترسن یەکێک لە وڵاتانە تورکیەیە زۆر دەترسێت کە ئەم شەڕە ئێران شکست بخواتێدا
و مەترسیەکی گەورە تووشی تورکیا دەبێتەوە فشار دەخەنە سەر ئێران هاوکات لە ناوخۆی ئێرانیەکانیشدا خودیان چەند بەشێکن چەند باڵێکن کە پێیان وایە کە دەبێ بگەن بە درنجامێک بڕێکیان نەدەڵێن نابێ هێرشەکان بەردەوام بێت ئێمە بەرگریمان کردووە ئەم ناکۆکیانە لە ناوخۆی ئێران فشاری دەرەکی لەگەڵ هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران دۆخێکی نالەباری بۆیان دروست کردووە کە ئەگەری هەیە بڕیارە عاقلانیەکە کە تۆ باست لێ کرد ئەو بڕیانە عاقلانیە نەدەن باشە ینی کەواتە ئەگەر خوێندنەوەیك بووە بکەین ئەو دەستەواژەی بڕیاری عقلانی کاک مەیسەم ئەگەر لە نێوانی خۆ بە دەستەوەدان ینی تەسلیم بوونێک بە ئاشتی لە نێوان تەسلیم بوونێک بە شەڕ یاخود بە دیوێکی تر پێناسێ بکەین بڵین خۆکوژیەک بە شەڕ یان خۆکوژیەک بە ئاشتی ئینسان کامیان هەڵەبژێرێ سەرباز کامیان هەڵەبژێرێ دەزانی یەکشت هەیە ئێران بۆ نمونە بابەتەکە بابەتێکی عەقیدەییە بۆ ئەو سەرباز ئەوەندە باایخێکی وهای نییە کە بۆ نمونە چەند سەرباز لە دەستدەدا ئەمریکا سەربازێکی لە ئێران گیر دەخوات بەدەیان هێزی دیکە دێنێتە ناو ئێران هەلیکۆپتر و فڕۆکە لە دەست دەدات مەترسی گەورە بۆ هێزەکەی دیکەی دروست دەکات بۆی کە ئەو سەربازە باتە دەرەوە لە ئێران بەدیل نەگیرێ بەڵام ئێران دەزانین کە لە سەرەتایم هێرشەوە زیاتر لە هەزاران سەرباز و فەرماندەی کوژراوە بۆ ئێران ئەوەی کە گرنگە ئەوەیەکە دەزانی یەکشت هەیە ئێرانیەکان پێیان وایەکە بەشێکی ئێرانیەکان باڵی سەربازی پێی وایەکە درێژە پێدان بەم شەڕە بە قازان گیانێت تاکو ئەوەی کە مەرجەکانی ئەمریکا قبول بکەن واتە مەرجەکانی ئەمریکا قبولکردن بەواتای ئەوەیە کە تەسلیم دەبن بەواتای ئەوەیە کە دەڕۆنە ناو تونلێکەوە ئەو تونلە پێشووتر سەدام حوسێنی پیا ڕۆشتووە قەزافی پیا ڕۆشتووە و بەشار ئەسەدی پیا ڕۆشتووە ئێران نایهەوێ ئەمە دووبارە بکاتەوە گومانی تێدا نییە و یەک بابەتی دیکە هەیە خودی دانوستانەکە من لە سەرەتای ئەم شەڕەوە یەکشتم هۆت لە زۆر شوێنە باسم لێ کردو ئێرانیەکان قەت نایانەوێ بڕۆنەوە ناو بازنەیەک بە ناوی دانوستان شەڕ ئاگربەست دانوستان شەڕ ئاگربەست زۆر دەترسن لەو بازنەیە بۆیە نایانەوێت دووبارەی بکەنەوە ئێستا باز لەوە دەکەن کە بڕێکیان بۆ منەوەکو جوادی زەری باز لە گەرنتی دەکات دەڵێ نابێت دووبارە هێرش بکرێت و سەرمان گەرنتیمان پێ بدەن ئەمە ڕوونادا ئەمریکا گەرنتی نادا بە هیچ وڵاتێک کە هێرش نەکاتە سەری ئەمە جواد زەریفیش دەزانێت هەموو خەڵک دەزانن بەڵام بابەتەکە ئەوەیە کە ئێران چ بژاردێکی لەبەر دەستماوە لە ئێستادا ئێستا تاک 24 کاتژمێری داهاتوو دەبێت ئێران خۆی یەکلا بکاتەوە بە چی شێوازێک دەیهەوێت بەرگری بکات بە چی شێوازێک دەیهەوێت لەگەڵ ئەمریکادا هەڵسوکەوت بکە ئەمریکا وتوێتی دۆناڵد ترامپ توێتی لەم 48 کاتژمێرەدا ئێران ڕازی نەبێت بە مەرجەکانم دۆزەخیان بەسەردا دەبارێت ئەو دۆزەخەش کە باسی لێ کردووە کاک مەیسەم ینی بێگومان 24 ماوە ئەم 24 دەڵێ کردنەوەی گەروی هورمز لەگەڵ ڕازیبوون بە مەرجەکان بەڵام ئێستا دەڵێن دۆناڵد ترامپ لە قسەکانیدا جۆرێک لە جیاکردنەوەی دوو مەرجەکەی پێوە دیارە ینی بۆ نمونە گەر بەسکردنەوەی گەری هورمزیش بێ ئەوە داواکاریەکەی ئەو جێبەجێ بووە ئەتوانێت دەزانی چی لە ئەمریکاشدا بەشێک لە دەسەڵاتدارانی ئەمریکا هەیە کە فشار و زەختێکی زۆریان دروست کردووە بۆ دۆناڵد ترامپ بۆ ئەوەی کە تا ئاستی گرژیەکان کەم بکاتەوە و نرخی نەوت و سوتەمەنی بێتە خوارەوە بەڵام یەکشت هەیە ئێران بە مەبەست گەروی هورموزی گرتووە بۆی کە نرخی نەوت بڕواتە سەرەوە ئێران ئەزانێت کە ئەگەر ڕازی بێت بە مەرجێک بۆ نمونە گەروی هورموز بکاتەوە ئەمریکا وەکو دەستکەوتە بووی و فشار لەسەر دۆناڵد ترامپ کەم دەبێتەوە بۆیە ئێرانیەکان ئایا وەها کارێک دەکەن وەها بابەتێک جێبەجێەکەن بۆ نمونە گەروی هورموز بە تەواوی بکەنەوە و ئەو باج و شتێک کە هەبووە لەسەری پێشووتر لای ببەن هەموو کەشتێکان بێن و بڕۆن من پێم وایە کە نایکەن ئێرانیەکان زەحمەتە ئەو کارە بکەن باشە ئێستا وردە ینی ڕێگەباندێک وڵات دەدەن کە نەوتەکەی بە گەروی هورمزدا بڕوە ئێستا بۆ منە دوێنێ ڕایانگەیان دەڵێ گەروی هورمز لە بەردەم عێراقدا کراوەیە کەچی لەولاوە هەش لە دوێنێەوە هەش درۆنی هەش هێرشی درۆنیان کردوتە سەر سەرچاوەکانی وزە لە عێراقدا ینی بیرە نەوتەکان لە بەسرا لە ڕمێلە لە بەسرا لە چەند ناوچەیەکی دیکە ینی لەولاوە دەڵێن نەوتەکەی بە بڕوە لەم لاوە لە سەرچاوەی نەوتەکە دەدەن بە درۆن هەڵبەتە کێ لی دەدا دەست و پەیوەندەکانی ئێرانن قسەکە لەسەرەوەی ئایا ئێران نیەتی ئەوەی هەیە لە ژێر فشاردا ڕێگەباندێک وڵات بدا کە بە گەروی هورمزدا بارەکانیان بڕوا یان نەوتەکەیان بڕوە کردوویەتی بۆ نمونە لە جاری پێشوودا کە کاتی دیاری کرد دۆناڵد ترامپ ئێران ڕێگەیدا زیاتر لە 10 کەشتی نەوتەڵگر بە گەروی هورمزدا تێپەڕن بە ئاڵای پاکستانەوە
ئەتوانێت کە ئێران دووبارە هەمان شێوە ڕێگە بدات بڕێک کەشتی تێپەڕێت. بەڵام یەکشت هەیە کاک ڕانکۆ، ئێران لە ئێستادا چەند کارتی جڵەوی بەدەستەوە، یەکێکیان گەروی هورموزە. ئەگەر گەروی هورموز لە دەستی دەربێنن، واتە ئەگەر ئێران ڕازی بێت گەروی هورموز بکاتەوە، یەکێک لە کارتەکانی خۆی سووتاندووە. ئەو کارتەی کە فشاری هێناوەتە سەر ئەمریکا پێی وەتوانیوێتی نرخی نەوت بباتە سەرەوە، توانیوێتی دەنگی وڵاتانی ئوروپایی دەربێنێت. ئەمە کردنەوەی گەروی هورموز بە تەنیا گەروی هورموز نییە، واتە ئێران دەبێت کە کاتێک گەروی هورموز دەکاتەوە دەبێت ئاستی هێرشەکانیشی بۆ سەر وڵاتانی کەندا و کەم بکاتەوە. من پێم وانەیە ئێرانەکان ڕازی بن بەم مەرجە. بە پێچەوانەوە ئێران پێی وایە کە باڵی سەربازی ئێران بەتایبەت توندڕەوەکان پێیان وایە کە درێژە پێدان بەم دۆخەی بەم جۆرەی کە ئێستا هەیە زیاتر لە قازان گیانە تاکەوەی کە بڕۆنە ژێر باری مەرجەکانی دۆناڵد ترامپ. باشە کاک مەیسەم باز لەوە دەکرێت ینی ئەمریکا و ئیسرائیل هەندێک ئامادەکاریان کردووە بۆی دوورگەکانی لە ڕاکە و قەشم و هۆرمز دەست بەسەردا بگرن. جارێ بابزانین ینی گرنگی ئەم دوورگانە چییە؟ وایە ئەمریکا و ئیسرائیل بە ئاسانی دەتوانین دەست بەسەر ئەم دوورگانەدا بگرن؟ دوێنێ شەو ئەو ئۆپەراسیۆنە کە کردویانە لە ناو خاکی ئێراندا لە قوڵایی خاکی ئێراندا باڵادەستێکی زۆر بێوێنەی ئەمریکا نیشان دەدات کە ئەتوانێت تەنانەت لە ناو خودی جوگرافیای ئێرانیشدا ئۆپەراسیۆن کە ئەمە ئەتوانێت کە تەنانەت ببێت بە نمونەیەک بۆی کە ئەمریکا بەکاری بێنێت لە دوورگەکانی ئێرانیشدا. بەڵام دوورگەکان پرسیارە کرد بۆچی گرنگە. بۆ نمونە دوورگەی خارک یەکێک لەو دوورگانەسە کە بابەتی ئابوووریەکی زۆر گرنگە بۆ ئێران 90% نەوتی ئێران لەوێەوە هەناردە دەکرێت. دەست بە سەرداگرتنی دوورگەی خارک یەکێک لەو بابەتانەیە کە نەوتەکەیە. بابەتی دیکە کۆنتڕۆڵکردنی جوگرافیای ئێرانە. لە خارکەوە بۆ ئیسفەهان 500 کیلومتری ئاسمانیە، لە خارکەوە بۆ تەبریز بۆ بوشەهر کە پێگەی ئەتۆمی بوشەری تێدایە کەمتر لە 1 ساعەتی دەریاییە، لە خارکەوە بۆ خوزستان بۆ ئەهواز بۆ شیراز مەوداکەی زۆر کەمە. ئەگەر خارک دەستی بەسەردا بگیرێ واتە ئێران ناتوانێت نەوتەکەی هەناردە بکات، 90% نەوتەکەی لەدەست دەچێت و دوو کۆنتڕۆڵی جوگرافیای ئێران بەشێکی زۆری باشووری ئێران تاکو ناوەڕاستی ئێران ئەکەوێت دەست ئەمریکا. ئەمە بابەتی خارکە. بابەتی دیکە سێ دوورگەی دیکەی تونبی گەورە و بچووک و ئەبوو موسایە. ئەو سێ دوورگەیە ساڵانێکی زۆرە کۆمەلگای نێودەوڵەتی بە چین و رووسیا و ئەمریکا و یەکێتی ئوروپا وڵاتانی کەندا و وڵاتانی ئەفریقاشەوە واژۆیان بۆ ئیمارات کردووە کە دەبێ سەروەری ئیمارات بگەڕێتەوە سەر ئەو سێ دوورگەیە. کۆنتڕۆڵکردنی ئەو سێ دوورگەیە نەک هەر سێ دوورگەکە بە تەنیا ئەبوو موساش ئەگەر کۆنتڕۆڵ بکەن واتە گەروی هورموزیشیان کۆنتڕۆڵ کردووە و ڕەوایی نێودەوڵەتیشی هەیە ئیمارات بۆم ئۆپەراسیۆنە. ئیتر ئەو کاتە نابێ بە داگیرکاری، دەبێ بە ئازادکردنی خاک و لە کۆمەلگەی نێودەوڵەتیە دەنگدانەوەیەکی وهای نابێت وەکو سەر کۆنە بگرێ. ئەمە بابەتی ئەو دوورگانەیە. ئایا ئەمریکا دەتوانێت ئۆپەراسیۆنی لەو شێوە بکە؟ پێم وایە ئەتوانێت، بەڵام ئایا بێت تێچوو دەبێ؟ نەخێر، پێم وایە کە تێشوش دەدات، خۆشیان بۆ ئەوە ئامادە کردووە کە تێشووی زۆر بدەن. باشە کاک مەیسەمەندێک ینی شۆڤەکاری سیاسی لێرە و لەوێ قسە لەسەرەوە دەکەن دەڵێن ینی ئەمریکا بەتایبەت ئەمریکا نەک ئیسرائیل ینی دەڵێ بەنیازیەوە نەبوون تووشی ئەمە ببن کە ئێستا تووشیان دەبێ. ئایا بێ پلان و حساب و کتاب هاتوونە تام جەنگەوە؟ نەخێر، من پێم وانێ بێت پلان هاتبنە ناو ئەم شەڕەوە. دەزانی چۆنە کاک ڕانکۆ ساڵی 2001 کە 11 سپتامبەر ڕوو دەدات، ژەنەراڵێکی ئەمریکایی باز لەوە دەکات لە وتوێژێکیدا، دەڵێ کە کاتێک ڕوویدا ڕۆشتمە پێنتاگۆن پلانێکیان خستە بەردەستم باسی لە 7 جەنگ لە 5 ساڵدا دەکرد، 7 وڵاتی دەگرتەوە کە ئاخر وڵاتەکەیان ئێران بوو. ئەو ئاخر وڵاتە کە ئێرانە ئێستا ئاخر شەڕەکەشە خەریکە لە ئێراندا دەکرێت. ئەمریکا لە سەرەتای 2000ەوە خەریک بووە پلانی داڕشتو لانی کەمەکەی لە 2000 پلانی هێرشکردن بۆ سەر ئێرانی داڕشتو لە کاتی ئیدارەی جۆرج بوشەوە و ئەمە پێمان دەڵێت کە ئامادەگیان هەبووە و ئەوەش کە باز لەوە دەکرێت کە بۆ نمونە باز لەوە دەکرێت کە ئیسرائیل ئەمریکای هێناوەتە ناو ئەم شەڕەوە. لە ڕاستی من ناتوانم باوەڕ بۆ ئارگۆمنتەش بکەم لەبەرەوەی کە ئەمریکا وڵاتێک هەیە کە ئەوەندە توانایی بڕیاردانی هەبێت سەرۆکەکانی ئەوەندە توانی هەبێت کە بڵێ کە من ناڕۆمە ناو شەڕێکەوە کە بۆ نمونە ئیسرائیل پەلکێشی بکات. بابەتەکە یەک شتە، ئێران پرۆگرامی ئەتۆمی هەبوو، ئەو پرۆگرامە ئەتۆمیەی بۆ ئەمریکا بە مەترسی دەبینرێ. نەکەر ئێران هەر وڵاتێک پرۆگرامی ئەتۆمی هەبێت و بزانێت کە پیتاندنی یۆرانیۆمەکەی ڕواتە سەرەوە ئەمریکا لێی دەدات، لەبەرەوەی کە پرۆگرامی ئەتۆمی هەموو دنیا دۆسیەکەی بەدەست ئەمریکاوەیە و ئەمریکا ناهێڵێت ئەو نۆ وڵاتە ببن بە دە وڵات و ڕێگە نادات چی ئێران بێ، چی تورکیە بێ، چی عەرەبستان و مسر و هەر وڵاتێکی دیکە بێ پێشیان پێدەگرێت. کاک مەیسەم ئاماژەت بە زانیارەکانی خستنەڕووی زانیارەکانی و جنەراڵ ئەمریکیە کرد
لە 2001 لە سەربانی با بڵێن دوای ڕووداوەکانی 11 سپتەمبەردا باز لەوە دەکەی دەڵی دوایین شەڕ ئێرانە کەواتە ئەوەی کە دەوترێت دوای ئێران ڕەنگە تورکیا ڕەنگە پاکستان ڕەنگە سعودیە ئەم وڵاتانەش ینی مەرز نییە سعودیا بەتایبێت کەوتۆتە خۆی جۆرێک لە دۆستایەتی پێیا کردووە تورکیاش دەزانین پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ ئیسرائیلدا هەیە بەڵام لە ئاستی گوتاردا جۆرێک لە کردەوەکانی هەڕەشەیە بۆ سەر ئیسرائیل ئیسرائیل با ڕەشەی دەزانێت بۆ سەر خۆی پێت وایە ئەمە دوای من جەنگ دەبێ ئەمە ئێران بۆ ئەمریکا ئەمە ئەتوانێت یەکێک لە کۆتا جەنگەکان بێت لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا لەبەرەوەی کە ئەتوانێت نەزمەکە بچەسپێنێ بەڵام بۆ ئیسرائیل نەخێر ئیسرائیل تازە کاری دەستی پێکردووە تازە شەڕە گەورەکانی دەستی پێکردووە ئەوەی کە هەبووە پێشووتر لەگەڵ حەماس و حیزب الله و ئەو گروپانەی کە لە ناوچەکەدا بوونەوە بابەتگەلێک بووە کە بە دەوڵەتی پێناسە ناکرێ شەڕی ئەکتەری دەوڵەتی بە شەڕی ئەکتەری نادەوڵەتی پێناسە ئەکرێ یەک شت هەیە ئەمریکا تورکیا ترسێکی زۆر گەورەی هەیە لەوەی کە ئێستا ڕوودەدات لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و بەتایبەت لە ئێراندا تورکیا و پاکستان دوو وڵاتن کە دەستیان کردووە بە یەکا بۆ ئەوەی کە بڵێن بە ناو خەریکن دانوستان دەکەن نێوەندگیرن بەڵام بابەتەکە شتێکی دیکەیە بابەتەکە ئەوەیە کە تورکیا ترسی کوردەکانی ڕۆژهەڵاتی هەیە پاکستان ترسی بەلوچەکانی ئێرانی هەیە ئەم دوو وڵاتە بەرژەوەندیان پێکەوە گرێدراوە لە ئێراندا بۆ ئەوەی کە پێش بە بەلوچ و کورد بگرن لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باشووری ئێراندا جا بابەتەکە ئەوەیە کە تورکیا دەزانێت کە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدایە ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی نێوەڕاستدایەوە ئیسرائیل شەڕی هەژمونی خۆی دەکات لەسەر ڕۆژهەڵاتی نێوەڕاست دوو دەوڵەت لە ناو هەرێمێکدا ناتوانن قەت پێکەوە بژین و باس لە هەژمونی یەکتر بکەن دەبێت یەکێکیان سەرکەوێت تورکیا دەزانێت کە لە دوای ئێران سڕی ئەو تێت نەوبەتی ئەوە کاتی ئەوە کە ئیسرائیلەکان دڕۆنە پێشەوە هێشتا کاتی نەهاتووە لەبەر ئەوەی کە دۆسیەی ئەوەی کە ئەو دۆسیایی کە بەدەست بنیامین نەتانیاهۆیە دۆسیەی ئێرانە دۆسیەی تورکیا نییە دۆسیەی تورکیا کەسێکی دیکە دەیوا بەڕێوە و ڕەنگە سەرۆکوەزیرانێکی دیکە جێبەجێ بکە تورکیاش دەترسێت لە ئەمە بۆیە ئەی هەوێت بە ئەمریکا و بە وڵاتەکانی دیکە بڵێت کە من پشکم دەوێت لە ئێراندا دەبێت بەشی منیش بدرێت هەتاکو ئێستا پێشیان پێگیراوە کۆنتترۆڵی ئەم شەڕە هێشتا لە دەست ئەمریکا و ئیسرائیلدا ڕێگەیان نەداوە هیچ وڵاتێکی دیکە دەستێوەردان بکە بەڵام ئەمە بەواتایەوە نییە کە تورکیا دەستێوەردان ناکە و پلانی نییە بێگومان پلانی هەیە خۆشی بۆ ئامادە دەکات ئێرانیەکانیش زۆر زیرەکانە خەریکن بە تورکیا دەڵێن کە ئێمە قەڵغانین بۆ تۆ ئێستا ئەگەر ئێمە بکەوین ئەو کاتە شەڕ دێتە سەر سنوورەکانی تۆ ئەگەر یارمەتیمان نەدەی لەم شەڕەدا ئەگەر نەتوانین سەرکەوین لانیکە مەتوانین دۆڕاندنەکە لەگەڵ تۆدا بەش بکەین بۆیە تورکیا زۆر دەترسێت لەم بابەتەی کە ئێستا ڕووداوە یارمەتی ئێران بە کاگمەسم پێم وایە کە تورکیا دەبێت ئەگەر درێژەی هەبێ ئەم شەڕە ئەگەری هەیە کە تا ئاستێک خۆی یەکلایی بکاتەوە بەرەوە ئەو ئاراستەیە کە چون تورکیا هەموو کاتێک ویستویەتی لە نێواندا بێت نێوانگیر بێت بۆ ئەوەی کە نەشیش بسووتێت نەکەبا بەڵام ئەمە لە قۆناغی ئێستادا ڕەنگە نەتوانێت سەرکەوتوو بێ بۆ تورکیەوە دەبێت بێ خۆی یەکلایی بکاتەوە لە ئاراستەیەدا کێشەکە ئەوەیە کێشەکە هەر ڕێک ئەوەیە کێشەکە ئەگەر تورکیا خۆی بەلای ئەمریکادا یەکلایی بکاتەوە واتە ڕاستە و خۆی یارمەتی ئیسرائیل دەدات کە ئێران لاواز بێت کە ئیسرائیل ببێ بە هەژمونی ناوچەکەەوە بە دژی تورکیا دەبێت ئەگەر لایەنی ئێران بگرێت واتە تورکیا یارمەتی ئێرانی داوە لە دژی ئەمریکا و ئیسرائیل کە ئەمریکا هاوپەیمانێکی تورکیایەوە ئەکرێت کە یارمەتیەکانیان بۆ تورکیا بوەستێنەوە ئەگەر قەیران تووشی تورکیا بێت ئەمریکا پشتی تێ بکە بۆیە تورکیا ئێستا لە قۆناغێکدایە زەحمەت و بڕیاردان بۆی زۆر قورسە بۆیە ئێستا دەڵێت کە باشترین ڕێگە بۆ من ئەوەیە کە ئەم شەڕە بە ئاگربەستێک بووە سێندرێت تا ئاستێک بووە سێندرێت ئێستم ئاگربەستە هەرچنێک بێت زۆر باش پلانی تورکیا لە ئێستادا ئەوەیە کە ئەم شەڕە بە ئاگربەست بووە سێندرێت کاگمەسم دوا پرسیارم جەنگەکە ئەنی بە خوێندنەوەی تۆ لە مەفتە و دوانەدا بەکوێ دەگە ئەمریکیەکان دەڵێن 2 هەفتە بۆ 3 هەفتەی ماوە ینی لەم 1-2 هەفتەدا پێدوایەتی ڕوودەدا من پێم وایە کە لە بەیانیەوە ئەگەر ئێران ئەم شەو تا بەیانی ئەمریکا ڕازی نەکا من پێم وایە لە ئێرانە دۆزەق دروست دەکەن ئیسرائیلیەکان دۆزەق دروست دەکەن ئیسرائیلیەکان ئامادەن ئیسرائیلیەکان پلانی پێشوەختیان هەیە ئەتوانم بڵێم یەکێک لەو وڵاتانەی کە زۆر وڵات لەم شەڕەدا تێکەڵاوە بوونی هەیە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەڵام سەرەکی ترین وڵاتێک لەم شەڕەدا کە استراتیژیەکی ڕوونی هەیە بۆم شەڕە دەزانێت چی دەوێت ئیسرائیلە ئەمە گومانی تێدانی ئیسرائیلیەکان لەم شەڕەدا ئەگەری هەیە لە بەیانیەوە ئەگەر ئێران ڕازی نەبێت هەموو ژێرخانی وزە و سوتەمەنی ئێران بکەنە ئامانج هەموو سەرچاوەکانی پیشەسازی ئێران لە ناو ببەن
وا لە ئێران بکەن کە ئەوەندە فشارکوێتە سەری کە تا ئاستێک ڕازی بێت بە بڕێک لە بوشاریش دەدا بۆ هەموو مەترسیەوە لە بوشاریش دەدا پێم وایە کە پەیامی خۆی گەیاندووە ئیسرائیل دوێنێ پەیامی خۆی گەیان پەیامەکە لە پێترۆشیمی خوزستانیدا پارێزگای خوزستانیدا ئەمە پەیامێکی ڕوون بوو هەر لەو پێترۆشیمیە کاک ڕانکۆی با یەک زانیاریت پێ بدەم بۆ بینەران دوێنێ کە لە پێترۆشیمیەکانی پێترۆکیمیاییەکانی پارێزگای خوزستان درراوە 25% سەرچاوی ئابووری ئێران لە ناوچوو هەر دوێنێ 25% 100,000 کەس ڕاستەوخۆ بێ ئیش کەوتووە ئەم 100,000 کەسە بنەماڵەی هەیە کە ئەڕوا بۆ نزیکەی 400-500,000 کەس و ناڕاستەوخۆ ئەڕوا بۆ سەرەوەی ملیۆن کەس کە بێ ئیش و بێپارە کەوتو ئەمە قەیرانی گەورەی ئابووریە ئیسرائیلیەکان یەک شتیان لەم چەند ڕۆژەدا باز لێ کردووە دەڵێن کە نەوتی ئێران پێترۆکیمیایی ئێران غازی ئێران سەرچاوەی داهاتی سوپای پاسدارانە کە موشک دروست دەکا پێی و ئەینێ بە ئێمە و ئێمە بردومان دەکا ئێمە ئەو سەرچاوەیە وشک دەکەیت ئەمە زۆر مەترسیدارە ئەگەری هەیە ڕۆبدا لە داهاتوودا سپاس دەکەم زۆر بەڕێز کاک مەیسە مورادی توێژەری سیاسی سپاس کە لەگەڵمان ویست سپاس بۆ بەشداریکردن و بە هیوایەوەی ئاوام گفتوگویانەمان ناو بەناو بەردەوام بێفتانە نەرفەتیەوە دەبێ بەشداربی لەگەڵمان